کارکردنم لەگەڵ مستەر چۆی ئەگەڕێتەوە بۆ چەند ساڵێ لەم پێش کە بڕیارمانە بەیەکەوە چەند سیمینارە ڕێک بخەین کەویش کە خۆی موزیسیانێکی زۆر باشە و ئەگەر ئاگادار من لە ساڵانی ڕابردوو کۆریای باشوور هاوکارێکی باشی هەرێمی کوردستان بۆ بە هەنێ پرۆجێکت ئێمە دیسانە مۆسیقامان کرد بە بەشێک لەوەی کە بتوانین ئەو پەیوەندیانە لێوانیەکە بدۆزینەوە و بتوانین جارێکتر مۆسیقای خۆمان بناسێنینەوە و ئەو جیاوازی و لێکچوونانەی لەگەڵ میلەتانی ترا هەیە چۆن باسی بکەین و چۆن ئەمە بە بابەتێکی سەرەکی قسەکردنمە. Pleased to introduce the public diplomacy. من باسی دیپلۆماسیەتی گشتیم کرد کە تێیدا باسی ئەوم کرد کەوا چۆن لە ڕێگای هێزی نەرمەوە دەتوانن سوود لە ڕێگای هێزی نەرم ببین واوە بابەتێکی زۆر گرنگە بۆ کوردستان بۆی ئایندەی خۆی باشتر بەرەو پێش ببات. Introducing the Kurdish culture outside the world. So this is the